لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر ناوچە سنوریەکانی باشووری کوردستان بەداخەوە زۆرترین زیانبەر ژینگەی هەرێمی کوردستان کەوتووە. لە برادۆز بگرە و قەندیل تا دەگاتەکانی ماسی و زاخۆ ئەو شوێنانە. لێرەدا ئەوەی گرنگە دەکرێت تورکیا ئەم بۆردومانانە بوەستێنێت لەبەر ئەوەی جگە لە زیانە ژینگەیەکان خەڵکی هەرێمی کوردستانش زۆرترین زیانی بەرەکەوێت. گەر ژینگە نەبێ مرۆڤ ناتوانێت هەناسە بدات. بۆیە سووتانی هەر دارێک و سووتانی هەر پوشوپاوانێک کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر و دەروون و تێکچوونی ژینگە و لە ناوچوونی زۆرهات جانەوەری خشۆک و بێگومان کاریگەرێکی زۆری هەبووە. لە چەند ساڵی ڕابردوو ئەو بۆردومانانە وای کردووە کە زۆرترین زیاد بەر ئەو لە وەڕگانە بکە. لە کۆتاییشدا ئەو کەسانە کە جگەلەوەی گونشینن لەو شوێنانە خەڵکێکیش کە بۆ بەخێوکردنی ئاژەلداری ڕوو لەو کوێستانانەکەن ئەوانیش زۆرترین زیانیان بەرکەوتووە لەبەر ئەوەی کە پوش و پاوان نەبێ ئەوانیش ناتوانن مەڕەکان لەو لە وەرگانە بلەوەڕێن. بخۆی بۆردومانەکان وەک لایەنێکی سەربازی کە هەڵ ئەکوتنە سەر خاک و نیشتیمانی وڵاتانی دیکە زۆر زەرەر و زیانی هەیە، هەم لە لایەنی کۆمەڵایەتیەوە، هەم لە لایەنی ئابووریەوە، هەم لە لایەنی ژینگەیەوە. بەڵام ئەگەر ئێمە تیشک بخەینە سەر لایەنی ژینگەی ئەبینی سەرەتا چەندەها گیانلەبەری زۆرا و زۆر هەر لە خشۆکەکانەوە بگرە تاکو دەگاتە ئاژەڵانی دیکە لەناو دەچن. ئەمەیان لەلایەکەوە لە لایەنی خودای گەورە دەبینی کە بە کارەساتێکی گەورە لە قەڵم دەدرێ و لە لایەنێکی دیکەشەوە لە لایەنی ژینگەی خۆتان ئەزانن دەبێتە هۆکاری لە ناوچوونی چەندین پاوان و دارستان و لێڕ و داروبارێک کە بەرهەمی هەیە هەم بۆ مرۆڤ لەسەر زەوی و هەمیش بۆ ئاژەڵ و بۆ گیاندارانی دیکە و هەمیش دەبێتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی ئەو بەرهەمانەی کە ڕۆژانە خەڵک پێویستی پێیەتی. هیوادارین ئەو پێداچوونەوەیەک بکرێتن لەلایەنی نێودەوڵەتیەوە سنوورێکدا بندرێ بۆ ئەو کارە ساتانەی کە بەبەردەوامی دەکرێتە سەر ژینگە. لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئەمڕۆ 275 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە کەوتۆتەوە بەپێی ئەو خەملانەی کە لە بەڕێوەبەرایەتیمان کراوە بە نزیکراوەیی 3902 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە سوتاوە. هۆکارەکان گرنگترین ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە پاشماوەی جگەرە ئەوەیەک لە هۆکارەکانەوە و پاشماوەی ئاگری گەشتیاران و زائیدان هەندێک کەس هەیە بەداخەوە هەڵدەستی بە ئەنجامدانی تەقاندنی فیشەک لە نێو پوش و پاوان و دارستانی ناوچەکە ئەمەش بوویتە هۆکارێکی تێروەیاری منداڵان بە یاریە ئاگرینەکان و هەروەها بە شێوەی دەستی ئەنقەستیش هەیە. زۆر جار هەیە دەبینین هاوڵاتی بە ئەنقەست بە تایبەتی ئەوانەی کە کێشەی پاوانیان هەیە، هاوڵاتی هەیە کێشەی پاوان هەیە، زۆر جار بەدەستی ئەنقەست هەڵدەستن بە ئەنجامدانی ئاگر. بەداخەوە لە ماوەی 2 مانگی ڕابردوو زۆرترین ڕێژەی ئاگرکەوتنەوە لە سنووری بەڕێوەبەرایەتیمان لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە کەوتۆتەوە. بەتەکید بۆمبارانی فڕۆکە جەنگەکانی تورکیا و هەروها لەگەر تۆپبارانی سوپای پاسدارانی ئێرانیش ئەوەش بوویتەوە هۆکار و ڕێژەیەکی زۆر لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووچاری سووتان هاتن و لە ئەنجامی ئەو تۆپباران و بۆمبارانە.